ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شادوم، کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تری ڕووداوەکانی هەفتان لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێنزادە. ئەم کاتت باش ڕەحمان، وێدەوارم ڕۆژێکی باشت بێتە ئێستا. زۆر سپاس دەکەم. منی سڵاوم هەیە بۆ تۆ بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەمان. بەڵێ، وەک اتفاقمان کردبوو، ڕێکلامەکەشمان کردووە، ڕامانگەیانەوە. ئەمڕۆ ئێمە لەسەر بابەتی جێگاشوێنی ئەلتەرناتیڤی سۆسیالیستی لە ئاڵوگۆڕی سیاسی ئێران قساکەین. لە هەفتەکانی ڕابردووە کەمێک لەسەر ڕووداوەکان و دواپێشاتەکانی ئێران قسەمان کرد. هەفتەی ڕابردووش لەسەر ئەلتەرناتیڤی ڕاست یاخود هێزە ڕاستەکان، ڕاستڕەوەکانی کۆمەڵگای ئێران قسە و باسمان بووە. ئەم هەفتەیەمان داناوە کە لەسەر جێگاشوێنی ئەلتەرناتیڤی سۆشیالیستی یاخود چەپ هەمجارە قسە بکەین، بەگشتی لە کۆمەڵگەی ئێرانە. من هەروەکو ئەو ینی بەڕەواڵی ئەو پرسیارانەی کە لە پێشووتریش لە سەبارەت بە ڕەوتی ڕاست ڕەو لە ئێرانە کردمان، یەکەمین پرسیارەوەیە کە ئێمە مەبەست لە ئەلتەرناتیڤی سۆشیالیستی یا چەپ چییە لە ئێرانە؟ ینی ئەو هێزە چەپ و سۆسیالیستانە لە ئێران کامانەن و جێگاشوێنی کۆمەڵایەتیان چییە؟ بەگشتی چۆن نەکرێ بناسرێتەوە، بە چی بیان ناسینەوە، چۆن دیاریان بکەین کێ چەپ و کێ ڕاستە لە دۆخی ئێستاە، و بە دیاریکراوی ژەگەرەکری ئەو ڕەوتانە، ئەو ڕەوەندانە، ئەو هێزانەی کە خۆیان بە چەپ و سۆسیالیست دەزانن باسییان بکەین. دیارە لە ڕوانگەی خۆمانەوە قسەی لەسەرەکەین چیدا هەموو کەس موافقی ئەم نەزەرانی ئێمە نەبێ، لێرە ئێمە باسەکان لە ڕوانگەی خۆمانەوەکەین. وەک بەرنامەکانی ڕابردووش دیارە، پاشەوەی کە قسە و باسی خۆمان تەواو بوو لە 45 دقەیە، فرسە دەدەین کە بینەرانیش بەشدار بن. بینەران ئەتوانن لە ڕێگەی کۆمنتەکانی خۆیانەوە پرسیار یاخود سەرنج هەتا ئەگەر ڕەخنەیەکی شانێ لە قسە و باسانی ئێمەیکەین مەطرحیکەن و هەوڵدەین هەر لە کۆتایی ئەم بەرنامەیە، لە چارێکی کۆتایی ئەم بەرنامەیە بەو پرسیار و کۆمنتانە بۆوانە دابنین، بۆوانی تەرخانکەین کە بینەران لێمانەکەن. بەڵێ، مەبەست لە ئەلتەرناتیڤی سۆشیالیستی چییە ڕەحمان بە بڕوای تۆ؟ وەکو لێکدانەوەیەکی گشتی ئالتەرناتیڤی سۆسیالیستی ئەو ئالتەرناتیڤەیە کە جێنشینی ئەم نظامی سەرمایەداری بێ، کاڵان ئەوەی هەیە هەم حکوومەتێکی سەرمایەداری لە ئێران حاکمە کە جمهوری ئیسلامی ئێستا نوێنەرایەتی ئەکا، 43 ساڵ 44 ساڵە عمری کردووە و حەولدان بۆ ڕووخاندنی دەسەڵاتی سەرمایەداری و جمهوری ئیسلامی لە ئێران لەم 44 ساڵە بەردەوام بووە و بۆ ڕووخاندنی ئەم سیستمە ئالتەرناتیڤی جۆرا و جۆر لە مەیدانە بوون. هەفتەی پێش و ئێمە باسی ئالتەرناتیڤی ڕاست کە هەمویان بە هەر شاخ و باڵێکە پارێزەری نەزمی سەرمایەدارین لە جامای ئێراندا، ئەو ئالتەرناتیڤەکە، بەڵام لە عین حاڵە ئالتەرناتیڤی سۆسیالیستیش بە تەوری واقعی مەوجودێتیشی. ئەڵان ئێمە لە قسەکانە باسی هەم ئالتەرناتیڤی چەپ و سۆسیالیستیەکەین. بە نەزەرم چەپ و سۆسیالیستی بە دەرەجەیە تەفاوەتیان لەگەڵ یەکتری هەیە. ئەمە وەکو تعریفێکی گشتی ئالتەرناتیڤی سۆسیالیستی ئەو ئالتەرناتیڤەیە کە علاوە بەرەوەی ئەوێ جمهوری ئیسلامی بڕوخێ و نەمێنێ، ئەوێ کولەن سیستمی سەرمایەداری لە ئێران نەمێنێ، ئەوەی پێڵێن مالکیەتی خصوصی و کاری بە کرێگرتە کولەن لەو کۆمەڵگایە بچێتە لاوە. جا بۆ ئەوە چینی کرێکاری ئێران ئەساسەن ئەو هێزە کۆمەڵایەتەیە کە لە نەتیجەی خەباتی ئەو و لە دڵی ئەوە بەرحاڵ ئالتەرناتیڤی سۆسیالیستی سەر هەڵەدا. تەبعاً ئەو ئالتەرناتیڤی سۆسیالیستی کە دەست باڵا پەیدا بکە علاوە بەرچینی کراکار، زۆر قشر و لایەنی دیکە لە کۆمەڵگای ئێراندا هەن کە ئەتوانن و هاوڕێ و متحدی چینی کرێکاری ئێران بن بۆ هەڵتەکاندنی نەزمی سەرمایەداری. بەو پێەیە لە ساحەی سیاسەتی ئێران بزوتنەوەی سیاسی جیاواز و ئالتەرناتیڤی جیاواز کە وجودیان هەیە، بزوتنەوەی سۆسیالیستی لە پێشدا نابێت لە حزب و سازمانەکانەوە دەست پێ بکەی، هەروەک لە جەریانی ئالتەرناتیڤی ڕاستڕەویشە باسمان کرد. ئەوژەوەی عاقبەت وەکو بزوتنەوە لە پێشا بێت تەماشای بکەین. ئێمە ئالتەرناتیڤی سۆسیالیستی بەو ئالتەرناتیڤ ئازانین کە مەیلی سۆسیالیستی نێو چینی کرێکار کە مەیلێکی جیاوازە حتا لە مەیلی سندیکالیستی، لە مەیلی ڕفۆرمیستی، لە نێو چینی کرێکاری هەر وڵاتێکا و ئێرانیشدا هەیە.
وجودی هەیە مەیلی سۆسیالیستی نێو بزوتنەوەی کرێکاری ئێران بەڕاستی مەسەلەن سەردەمی شۆڕشی 57 موقعیەتێکی جددی بوو و هەرەوە تەسیری لەسەر ئاڵوگۆڕە سیاسەکانی دواهاتوو بوو کە ئەویژەوەی کۆمەکی کرد بە شکڵگرتنی مەسەن مارکسیزمی شۆڕجێر کۆمونیزمی کارگەری پێکاتنی ئەو کاتی حیزبی کۆمونیستی ئێران دواتر ئەحزابەکانی حزبی کۆمونیستی کارگەری و جریاناتی رادیکال و سۆسیالیستی دیکەش بوون ئەگەر لە قالبی سازمان و حزبیشدا نەبوو بێتن دەرنەتیجە من پێمە بکو بزوتنەوە تەمەشای بکەی پایەی کۆماڵایەکە تێکەی چینی کرێکارە بەڵام ئەم مەیلی سۆسیالیستیە بە تەسیر لە مەیلی سۆسیالیستیە کە لە نێو چینی کرێکار و بە مەوجودیەتی بەرحاڵ مارکسیزمی شۆڕجێر و کۆمونیزمی کاریگەریە کە وجودی بووە تەسیری بووە مەسەڵەن تۆ بینی مەیلی سۆسیالیستی یا گرایی یا هەڵسوڕاوی سۆسیالیستی لە نێو مامۆستایان لە نێو بەشێدر لە لایەنی دیکە توێژی دیکەی کۆمەڵایەتی هەن کە بەڕاستی پێیان وایە ڕێگای نەجاتبوون لە هەموو ئەو مصیبەتانەی کە نەزمی پێچەوانەی سەرمایهداری ئەڵعان دای سەپاندووە لە گرێوی ئەوەدایە ئالتەرناتیوی سۆسیالیستیە کە لە هەناوی خەباتی چینی کرێکار دێتە مەیدان ڕێگا خۆشکەر بێ مەسەن لە نێو لاواندا لە نێو زانکۆکانە لە نێو مامۆستایان و معلماندا لە نێو ئەوەی پێڵەن خانە نشینەکانە واقعان زۆر جارێمە ئەم مەیلی رادیکال و سۆسیالیستیە بینراوە دەنەچە ئەساسی قسەکە بۆ ئالتەرناتیوی سۆسیالیستی ئەو ئالتەرناتیوەیە کە ئەساسەن لە دڵی بزوتنەوەی کرێکاری دژی سەرمایە سەر هەڵبدا خۆی ڕێک و پێککە جا لەو چوارچێوەدا جریاناتی چەپ و سۆسیالیستن بەشێک جریاناتی چەپ سازمان و ئەحزابی چەپ هەیە کە بۆ دواڕۆژی دوای جمهوری ئیسلامی هەرچەند باشی سۆسیالیزم و لابردنی کاری کرێکردەوەن کە بەڵام لە تەبین و لە ڕەوایەتیان لە سۆسیالیزم بە تۆری واقعی ڕەنگە یەکانگیر نەبن ئەوەی ئێمە پێڵێن سۆسیالیزمی کاریگەری و یا کۆمونیزمی کاریگەری بۆ خۆی مەیلێک و ڕەوتێکە کە بە تۆری واقعی لە کۆمەلگای ئێراندا هێز و نیروی خۆی بووە کاتی خۆی بە تایبەت لە حزبی کۆمونیستی کاریگەری ئێرانی پێش ئینشقاقاتی ئێستا و کۆمونیزم کاریگەریە زۆر بەرجەستە بۆتەوە مشخصاتەکەی ئەوەیە کە بەرحاڵ عاقبەت دەڵێ سیستمی سەرمایە بە هەموو لایەن و شێوە و شکڵێکیەوە ئەبێ نەمێنێەوە نەزمێکی ئازادی خوازی بەرابەری خوازی ڕەفاه و سەعادەت بێنێ لەو کۆمەلگایە بە جگای جێنشین بێ ئەگەر بۆی درێژ نەبێتەوە وڵامەکەم لە درێژەدا پێویست بوو لەسەر جریاناتی من ئێستا بەشیی تری ئەم پرسیارە جێگا شوێنی کۆمەڵایەتی ئەم چەپەیە من یەک سەرنجم هەیە بەر لەوەی ئەگەر قسەمان هەبێت لەسەرەوە بیکەین من وازانم کە هەستەکەی لە چاو ئەمەی کە باس کرم تعریفە زۆر تعریفێکی بەجێ و دروستە بەڵام ئەم تعریفە و ئەم پێناسەیە زۆر کەمتر لە دەرکەوت لەوەی کە لە جوڵانەوە چەپەکان و هێزە چەپەکان و کۆمونیستەکان کەمتر لە کرداریانە لە قسەیانە لە تەبلیغاتیشیانە ئەبینرێت و ئەوانە ینی مەبەستمەوەیە زۆر جار هەستەکەی ئەوەی کە چەپ لە ڕاست جیاکاتەوە لە ڕابردووە جارێ لە پێشەوەی کە ئەم شۆشە بێتەکایەوە هەر ئەوە بوو کە ڕادیکال بوون و بڵێن شێلگیربوون لەسەر ئەمری ڕووخاندن جمهوری ئیسلامی زۆرتر لەوەیە خولاسا بۆ وا دەرەکەوت ینی ئەمە من واستەکەم کە جۆرێک تایبەتمەندیەک ئەدا بەم جریانە چەپەکە کەمتر ئەوەیە کە تۆ ئیشارەت پێکرد و ئاماژت پێکرد نەزانم کە چەپ بێ بەوە جیا بکرێتەوە بەڵام ئێستا ئەبینین کە زۆر ئاسان و سادە جریان ڕاستەکان خەریکن لەسەر ئایندەی ئێران قساکەن لەسەر دوای جمهوری ئیسلامی ئێران قساکەن بەرنامەی جۆر بە جۆر دانێن میدیاکانیان خەریکن صاحب نەزەرەکانیان ئەدوێنن ئەبێ ئێرانی دوای جمهوری ئیسلامی چۆن بێ و ڕۆژە جۆم لێ بوو لە BBC بەرنامەیشیان دانا بوتەنان لەسەر دەستورەکەی قسەیانە کردو ئەوانە دوو لە کەسانی لیبرال و دیارە بە جۆرێک ئازادی خوازیش دەرەکەوتن و ئەوانە کەسانی قانونی بوون پێشیشیان هەرەوە بوو کە ئەم دەستورە پێشنوویستیان دەستورە ئێستای جمهوری ئیسلامی ئێرانی نووسیوە پرسیانە لێکردن لەسەرەوەی بە دەستوری داهاتی جمهوری ئیسلامی ئێران چی بێەوە لەم چوارچێوە دیارە یەکێک لەو شتانەی کە بەندانی کە لەم دەستوری ئامێنێتەوە و
بەبێ ئەملا ئەولاد داکوشی لێکرێم و کاتی تایبەتیە مانەوەی خاوەنددارێتی تایبەتیە کەمتر ئەبینین ئێمە جوڵانەوە کۆمونیستەکان و چەپەکان لەسەر ئەم مەوزوع پێدا بگرن زۆرتر ڕادیکالبوون لە ڕووخاندنی جمهوری ئیسلامی ڕادیکالبوون لە داخوازی ئازادی دەربڕین ئازادی لە ئاین ئازادی لە لەنجاکردنەوەی دین لە دەوڵەت بە جۆرێک ئەلمانیەتێکی زۆر بڵێن ئەو پەڕگیر کە دەبێت وابێ گومانێکم لەسەرەوە نییە ینی کێشە لەسەرەوە نیە ئەمە کێشەیەک بێتوانە بەڵام زۆرتر ئەمانە بێتە خەسڵەتی و دەرکەوتنی یا ئەوەی مەسەلەن دژایەتیکردنی خورافات و شریعەتی ئیسلام و ئەوانە تا ئەو سەری کەمتر ئێمە لەبەر ئەمەیا بەرەو ڕوە بێ من خۆم وەکو متابعێکی زۆر نزیکی ئەدەبیاتی چەپ و کۆمونیستی ئەوانە هەتا لە نووسراوەکانیان کەمترەوە بینەوە باسی دەسەڵاتی شورایی یەکەین ئێمە بە بەدیلی دەسەڵاتی بڵێن پەرلەمانتاریزم و ئەمانەوە دەسەڵات کەوێتە دەست خەڵک بەڵام خەڵک چی لەم دەسەڵاتە بکە قەرار وایە ئابووری چۆن تەنزیمکە قەرار وایە پەیوەندیە اقتصادەکان چۆن تەنزیمکە بە بڕای من ڕاستی ئێران جوابی مشخصی ئەمەی داوەتەوە زۆر بە ڕۆشنی و توێتی کە مدافعی بازاڕی ئازادەوە هەتا لە قسە و باسییانە دەرەکەوەکەم اقتصادە دەستوریە بێ بگۆڕێ اقتصادەکە دەوڵەت فەرمانی بەسەراکە بێ بگۆڕێ هەفتەی ڕابردوو باسی ئەومان کردکە ئەو لەمپەرانەی کە لە بەردەم ئیدغامی ئێرانە بە بازاری جیهانی وجودی هەیە لانی کەم ئەگەر تەواو 100% ژنێتە دیوانە وڵام لانی کەم ئەمە بەرنامە و خەون و خەیاڵی ئەو تەیفێ لە هێز ڕاستڕەوەکان لە ئێرانەکەیانێت دوای جمهوری ئیسلامی ئێران ئەمە بکەن من بەش بە حاڵی خۆم کەمتر ئەمە بینم هاوڕای لەگەڵما ڕەحمانیا تۆ پێ دوایەوانە بە من ئەوە بڵێم بەرحاڵ جریانی چەپ و سۆسیالیستی لە ئێران دەورەی جۆراوجۆری ناوەتە پرسەر مەسەن لە سەردەمی ئینقلابی 57دا بەشی هەرە زۆری چەپی ئەو وەختە یان ناسیۆنال ڕێفۆرمیست بوون یان ناسیۆنال پۆپۆلیستی زدی ئەمپریالیست بوون ئەو شتێک کە توالعان بە بەرجەستەگیڵی هیچ علاوە بەر زدی ڕژیم بوون و فقط سەرنگونی کە ئەو وەختە مەطرح بوو ئاسۆیەکی بڵندتر ئاسۆی سۆسیالیستی ئەمە لە نێویاندانە ئەو وەختە زۆر وابوو کەیتر بەڵام ئاڵوگۆڕ بەسەرداهات تۆ بۆ خۆ جزیوانەی متابعات کردووە بە هاتنە مەیدانی هەم گەرایشی سۆسیالیستی نێو چینی کرێکار جار چەندە زەعیڤیا قەوی بوو ئەوە بەحسێترێتی حتا دەستپێکەری بزوتنەوە شوڕاییەکان ئەو وەختە بوو تەمان ئەو وەختە ئەم مەیلی سۆسیالیستی نێو چینی کرێکار حتا بزوتنەوە شوڕاییەکەی حتا بەو سازمانی چەپی کۆمۆنیستی وەکو ئیتحادی مبارزان و دواتر کۆمەڵە پەیوەست بوو بە مارکسیزمی شۆڕەژەر ئەو جێگا و شوێنیان پەیدا نەکرد کە تعینی تەکلیفێکی سیاسی لەگەڵ بۆرژوازی و لەگەڵ حتا حکوومەتێک هاتە سەرکار بکرێ و 44 ساڵ درێژەی پێدا کرد بەڵام بەپێی ئەو ئەوزاعی کە هاتە پێشێ و کارکردێک کە باڵەکانی جۆراوجۆری خودی بۆرژوازی بە عنوانی دژی کرێکار دژی مافی حتا سەرەتایی خەڵک لەو کۆمەلگایە لە خۆیان نیشاندا دژی ئازادی سیاسەکان یعنی علاوە بەر جمهوری ئیسلامی و بەتوای ئەوەی بە پەرەگرتنی ڕەخنەی مارکسیستی ڕۆشن مارکسیزمی شۆڕەجێر دواتر کۆمونیزمی کارگەری ئەحزابی خۆیان کە لەو بابەتەوە بەوجود هات بە نظرم ئەو تەندنسی سرفەن زدی ڕژیم بوون و سەرنگون خواز بوون باڵحاڵ بە دەرەجەیەکی زۆر ئاڵوگۆڕی بەسەرهات کەویژەوەیە ئەلعام من وابیرەکەمەوە لە سەتی بەرنامە و پلاتفۆرمە زۆرێک لە جریانات کە خۆیان بە چەپ و سۆسیالیستە بینن هەر خۆیان مەحدود ناکەنەوە بە دژی ڕژیم بوون پێیان وایە دوای ڕژیمێکی مشخصی سەرمایه‌داری و ئێستا جمهوری ئیسلامی ئەڕۆخێ ئەبێ عاقبەت بۆ دوای ئەویش پلاتفۆرم و بەرنامەت ببێ و لە نێویاندا ئێمە بە عنوانی کۆمونیزمی کارگەری هیچ وەخت بە عنوانی بزوتنەوەیکی کۆمونیستی بە عنوانی حتا حزبێکە لەو بابەتەوە بوون و دوایی انشقاقات بەوجوداتەوە بەجێی خۆیان ڕەنگە ئەگەر لە ئیدامەیە پێویست بوو قسەی لەسەر بکەینوانە ئێمە وەکو ئەم حزبێکە هەین کەماکان پێمان وایە سەرنگونی خوازبوون باشە بەڵام تەنها هەنگاوێکە لە پێناو ئاڵوگۆڕێکی سۆسیالیستی و شۆڕشێکی سۆسیالیستی و کرێکاری لە جامعی ئێراندا پێک بێن و ئەوە بە یەکیش پەیوەستن
هیچ دوو مەرحلە و سێ مەرحلەیەکی نییە بەڵ پێمان وایە هەر ئێستا چینی کرێکاری ئێران ئەبێ و ئیمکاناتە پەیدا بکە ئەو توانایە پەیدا بکە بەتایبەت مەیلی سۆسیالیستەکەی حیزبی ئەو مەیلە سۆسیالیستە لە عینە حاڵا کە ئێوە جمهوری ئیسلامی بڕوخێنێ بێ وەقفە و بێ ڕاوەستان بەرحاڵ تێب کۆشەوە بەحاڵ ئالتەرناتیوی خۆی کە ئالتەرناتیوی سۆسیالیستیە دایبمەسرێنە ئەوە هەیە لە سەتی پلتفۆرم لە سەتی بەرنامە ڕاستەکەی ئاڵوگۆرەك لە نەزەمنەوە بەوجوتەوە علاوە بەر ئێمەی کۆمونیزمی کارگەری و حزب کۆمونیست کارگەری حکومەتیست من جریاناتی دیکەش دەبینم لە بەرنامە و پلتفۆرمیانە دەڵێن ئێمە محدود بە سەرنگوزی خوازی نین بەڵکو تێکۆشین بۆ ئەوە بەڵام ئێستا لە کارکەردا لە تەبلیغاتدا هەر لەم دەورەی دو سێ ساڵەی لە دەیمانی 96ەوە کە بزوتنەوەی سەرنگوانی خوازی بەرجەستەتر بۆتەوە ئەوەی هەیە ئەساسەن بزوتنەوەی سەرنگونیە بەنظرم دەرەجەیەک لە تەبلیغات لە حرەکەت سەلبی بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامی ڕازەکەی ئەوە بەرجەستگی هەیە ڕەنگە لە تەبلیغاتی ئێمەشە تا جریاناتی دیکە من پێما بێ ئەوە نیشانەی ئەوە نییە کە ئەو ئاسۆی سۆسیالیستیە لەلایەن لانیکەم ئێمە بزوتنەوەی خۆمانەوەڵم حزبی خۆمانەواڵم فرامۆشترا بێ بەڵکە زروفی تەحولەکە ئەلئان لەم دەورانەدا بزوتنەوەی سەرنگونی لە مەیدانایە و لە خودیەوە بزوتنەوەی سەرنگونی ڕاست هەیە چەپ هەیە ڕاست ئێوە بەرحاڵ خۆی لە ڕاستیا قەرار بدا و پلتفۆرمی خۆی بەرێتە پێشێ ئێستا لەم دەورەی سەربیەدا ئێمەی چەپ وە کۆمۆنیستی مەسەلەمانەوەیە زۆر ڕۆشن ئەم بزوتنەوەی سەرنگونیە بە ئاقارێکی شۆڕژێرانەی وا کە پشتبەستوو بێ بەهێزی کرێکاران زەحمەتکێشان ژنان لاوانێک کە هەن بە داوخوازە ڕادیکاڵەکانیانەوە بۆ چونکی هەم داوخوازێک کە ئەوزاعی سیاسی ئەوزاعی اقتصادی ئەوزاعی کۆمەڵایەتی و فەرهەنگی باشتر کا و هەر خێرا خۆ بە قازانجی کۆمەلگاکە و هەموو دانیشتوانی ئەو جامعەیە لە عینە حاڵا باشترین هەلومەرز دروستەکا بۆ ئەوەی چینی کرێکار ئالتەرناتیوە سۆسیالیستیەکەی خۆی کە لابرتنی کاری کرێگرتە و ئەم تەبعیزی تەبەقاتی و هەڵاواردن و هەموو ئەوانەیە وەلا بنێ من پێم بێت لەم دەورەدا وایە ئەوەی تۆ ئەیبینی بە بەرجەستگی زۆرتر لەسەر پلتفۆرمی سەرنگونی تاکید کراوە ئێمە واردی دەورەیەک خەریکی نەبین لەم دەورەی شۆڕەجێرانەی ئێستا هەیە من پێم بێت پێویستە تەسویرێکی ڕۆشن و ئەقداماتێکی ڕۆشنیش لە دوای جمهوری ئیسلامی بە وەختی هاتووە ڕەحمان من وازانم ئێستا ڕاستکەوتۆتە خۆی و باسکردن ئەوەی کە چەپ باسی ئەلتەرناتیوی ئابووری ناکا ئەوەی کە اقتصاد چۆن تەنزیمەکەین چینی کاگەر مۆقعەتی چی بێ مەسەلەکارەوە نییە بیریانە چێوانە لە ئینقلابی 57 79 هەر هەمان شت بووە یعنی پلتفۆرمی اقتصادی ئەو هێزەی کە خەریکە باڵا دەستە بێت و باڵ بەسەر ئاڵوگۆڕەکەی ئەگرێت و جوڵانەوەکە خەتە بڵێن ئاقارێکی تر بەرنامەی ئەوە چێتە پێشەوە ئەوەی لە 57 یا لە 79 لە بری اقتصادی سەر بە سەرمایه‌داری و ئیمپریالیزم و ئەمانە قسە لەسەر اقتصادێکی مستەقل و سەربەخۆ بوو جمهوری ئیسلامی و جەماعەتی جمهوری ئیسلامی ژەروایانەوت و چەپ و ئەوانەش بە بێدەنگیان لە ئاست مەسائلی سۆشیالیستی ئەوانەیە وەکوەوە بوو کە ئیمزا لەسەر لەژێر تەرحەکەی ئەوان بدەن کێشە لەوەیە کاتێک کە ڕاستە بینیە کەوێتە خۆی و ئەم کاراناکە بێدەنگی چەپی ژەرەکاتە ئیمزالێدان لە بن ئەو تەرحانەی کە جەریانی ڕاست ئەیکا ئەگەر چەپ ئەلتەرناتیوی خۆی مەطرحنەکە بە بێدەنگی ئەوەی قبول کردووەکە بێ بە باڵا دەست و زاڵە بەرحاڵ بچینە سەر پایە کۆمەڵایەتیەکەی ئەم چەپە بە بڕای تۆ پای کۆمەڵایەتی ئەم چەپە و یاخود جێگا شوێنی کۆمەڵایەتی ئەم جوڵانەوە سۆشیالیستی لە ئێرانە ئێستا چۆنە قسەیەکمان کرد سەبارەت بە چینی کارگەر و ئەوانە بەڵام لەوە فراوانتر ینی لە ناو بەشێک لە چینی کرێکار دیارە سۆشیالیستن شیعرەکانیان دیارە تەسیریان دیارە کاریگەریان دیارە هەتاکو شێواز و میتۆدی کارکردن و هەڵسوڕانیان دیارە خیتابی ڕابەرەکانیان جۆمان لێ بووە بینین من جارێکێکیانم جۆ لێ بوو لە ڕێگەی فەیسبوکەوە قسەیە کرد و ئەوانە لەسەر فەیسبوک نووسی من لە حیزبەکەی ئەو هاوڕێم ینی ئەو حیزبی نییە دیارە کەسێکە ڕابەرێکە بەڵام ئەو قسانەی کە ئەوەی کردو شتانی کە ئەوەی وت ئەوە بووکە ئێمە ژیانی شوراییمانەوە تەنزیمکردنی کۆمەلگامانێ بە شێوەی شورایی ئەبێ ژیانمان و اقتصادمان و وڵاتەکەمان بە شێوەی شورایی بەڕێوە بەرین و
ئیداری بکەین خۆتم من سەر بەو حیزبام ئەمانە وجودیان هەیە لە ناوچینی کارگەرا بەڵام بەعموم لە ئاستێکی فراوانی کۆمەڵایەتیە ئایا ئەو پێگە کۆمەڵایەتیە هەیە بۆ جوڵانەوەی چەپ و سۆشیالیستی لێرە بەنظرم پێگەی کۆمەڵایەتی قوی بۆ ئالتەرناتیوی سۆسیالیستی و حتا چەپبوون لە کۆمەلگای ئێراندا وجودی هەیە ئەوەڵنشتی وەکو ئاخبەت پێگەی کۆمەڵایەتەکەی چینی کرێکاری ئێرانە ئەوە نەک لە بەرەوەی من و تۆ کۆمونیستین و عقبەت لە تئۆریەکانمان و لە تەحلیلمانە و هەمیشە و دایم عقبەت لە کۆمەلگایەکی سەرمایه‌داری و چینی کرێکارە و عقبەت جێگا و شوێنی هەیە و لە دڵی ئەوە بۆ چوونی سۆسیالیستی و ئالتەرناتیوی سۆسیالیستی هەڵدا بە تۆری واقعی بە فاکت ئەتوانین بڵێن هەرە و نمونەی خۆت ئیشارەی پێکەی لە 43 ساڵی ئەڵان 44 ساڵ من مجارێڵم 44 ساڵی ڕابردووی حاکمبوونی جمهوری ئیسلامی چینی کرێکاری ئێران تەکانێکی لە سەردەمی شۆڕشی 79 لە خۆی نیشانیدا بەرحاڵ هەیە ئەتوانێت بازیگەری سەحنە بێ گرایشی سۆسیالیستی هەیە گرایشی شوڕایی هەیە ئەو وەختە ئەوەندە بەهێز نەبوو ئەو وەختە هێشتا حیزب و ڕێکخراوی خۆی نەبوو ئەو وەختە هێشتا ساحەبی ئەوەنە بەرنامەی ڕۆشنی خۆی نەبوو دەنەچە بە تەوری واقعی لەو ئاڵ و گۆڕە گەورەی ساری 79 چینی کرێکاری ئێران نەیتوانی بە ئەهداف و بەرژەوەندەکانی خۆی بگە بەڵام ئەم 44 ساڵی تێپەڕمان کردووە یەک ئەم چینی کرێکارە کەماکان بۆ دفاع لە ژیانی خۆی باشترکردنی ژیانی خۆی لە خواستە اقتصادی و مەعیشەتەکانی خۆی وە زۆرجار بازە خاصێکی سیاسی خۆیشی وەکو حەقی تەشەکولی هاوکارانی ئەخراج نەکرێن لە دژی بێکارسازیەکان و بوو لە ماخرانەوە حتا لە هەفتە پەوانە عاقبەت لە دژی سەرمادارانی خصوصی کە لەوێنە حاکم بوون هاتنە مەیدانوانە خاصی سیاسیشیان بووە ئەنێمەوێ بڵێم چینی کرێکاری ئێران لەژێر فشارێکی زۆر سەختی هەم سیاسی هەم اقتصادیە جموجۆڵی هەر ئیدامەیدا موجودیەتی بوو لە منە پرسی ئەو هەلومەرجە شۆڕە جێرانەی کە ئێستا 4 مانگە بە وجود هاتووە بەشێک حاصلی خەبات و ئێعتسابات و مبارزاتی لانیکەم 10 ساڵی ڕەبردووی چینی کرێکاریان بۆ ئەواڵم چونکی بەڕاستی مەسەلەن پێش دەیمانگی 96 زۆرێک لە بزوتنەوەکان لە مەیداندا نەبوون ئەو جۆرەی کە ئێستا هەن بەڵام بزوتنەوەی کاریگەری بە حکمی شرایطی سەختی ژیانی مەجبور بۆ اعتصابی بێ مەجبور بۆ اعتراضاتی بێ مەجبور بێ تەقەلای بێ و ئەوە ڕنگدانەوەی بوو دوایی لە نێو مامۆستایان و فەرهەنگیانە لە نێو بازنشەستەگانە لە نێو ڕانەندەگانە لە نێو پەرستارانە یعنی خەباتکاری و تێکۆشان بۆ باشترکردنی ژیانی اقتصادی و سیاسی لە نەتیجەی کاری چینی کرێکاری دەنەچە ئەو چینە هەیە وەکو پێگەی کۆمەڵایەتی ئالتەرناتیوێکی سۆسیالیستی کە بە تەوری واقعی هیچ باڵێک لە بۆرژوازی حتا لە ئۆپۆزیسیۆنا بەرەی ڕاست جوابی ناتوانن پێ بدەنەوە و هەرێستاش خۆزی زۆر تێناگەێنن بەڵام بە تەسیر لە چینی کرێکارێکی گەورەی کە لە ئێرانە لەم ساڵانە پێکاتووە بەڕاستی وە پۆلاریزەبوونی زیاتری کۆمەلگا ئەبینی بەرحاڵ هاوچارەنووسی لەگەڵ چینی کرێکار پەیوەندی و نزیکی لەگەڵ چینی کرێکار لە نێو مامۆستایان و معلیمان لە نێو نەسڵی تازە لە نێو بەتایبەت ژنان لە ئەم مەیل و سۆسیالیستی زۆر بۆ بۆیە بەشێک لە پێگەی کۆمەڵایەتی بە نظرم ئالتەرناتیوی سۆسیالیستی توانین علاوە بە چینی کرێکار لە نێو ژنانی ئازاد و خواز و بەرابەری تەڵاب لە نێو لاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵاب لە نێو بەشەکانی دیکەی کۆمەڵگا ببینن کە ئەوەی تاریخەن پیان وتووە هاوچارە نووز لەگەڵ یا متحد لەگەڵ چینی کرێکار بوون ئەمانە ئەو بەشەن و لە نێو ئەم بەشانەدا جموجۆڵی مبارزاتی خەباتکارانە کە خواست و ویستی زۆر چینایەتی ڕۆشن مەترەحکراوە بەتای بە لە نێو چینی کرێکارە وجودی هەیە ئەمە ئەو پێگە کۆمەڵایەتیە کە هەیەوە ئەحزاب و جەریاناتی چەپ و سۆسیالیستیش حەولیانەوەیە خۆ بێرە متتەکی بکەن و لێرە هێز وەربگرن و لێرە تەسیردا بنێن دەنگت نییە هەیە ئێستا بەرەبەردا بە ئیلتیزام بە کاتەکەەوە بکەین بۆیە ڕەحمان پونتەواز دەبێتین ئەگەرچی من یەک سەرنجم هەیە لێرەیە بۆ پێم خۆشە بەرنامەی داهاتوومان هەر ئێستا ئەو پێشنیارە بکەم کە لەسەر ئەمە بێ
بەرنامەی داهاتوومان لەسەر ڕۆڵی هەر ئێستای چینی کارگەر لەم ڕاپەڕینەیە. بەڕای من ئەمە باسێکی زۆر گرنگە و زۆر مهمە، ناتوانین هەردووکی پێکەوە لەم بەرنامەیە باسکردن جێگای نەبوو بەسەرنجێ باش نییە کە جیانەکەینەوە لێک، بەڵام بە خااتری وەختەکەمان ناچارین وا بکەین پێم باشە بەرنامەی داهاتوومان لەسەر موقعەتی چینی کارگەرەوە ڕۆڵی چینی کارگەر لەم ڕاپەڕینەیە بچکە زۆر هەن هەتا لە ناو چێپیش بە جۆلێک ڕخنە و گلەییان هەیە لە جوڵانەوەی کارگەری کە ئەو دەرکەوتنە دەرنەکەوتەوە کە پێویستە دەرکەوێت. باش سوورەت من لە مەوردی بەرنامەی داهاتوومان و هەر ئێستا منی سەرنجێک بڵێم ڕۆژی پێنجشەمبەی داهاتوو بەڕاستی خۆت زانی من هەر ئێستاش لە سەفەردا بووم ئەو وەختەش لە سەفەرا بم بەڕاستی ئەو کاتە بە تایبەت هەر لە حاڵی سەفەرەکە بین یانە بێ ڕۆژێ پێشتر بەرپایکەین یانە بێ چزانم هەفتەی داهاتوو ینی بەرنامەی داهاتوومان بەرپانەکەین پێنجشەمبەی داهاتووە بزانە لەو کاتێک کە قەرارمانە من لە حاڵی سەفەردا بم. باش بە هەر حاڵ باشە دواتر لەسەر فکرێکی بۆکەینەوە بەرحاڵ ئەگەر هەفتەی داهاتوو نەبوو دوای ئەو قسە لەسەر ڕوتی سۆسیالیستی لە ئێرانە شانسی سەرکەوتنی هەیە. ڕوتی سۆسیالیستی توانێت لە ئێرانە سەرکەوێ فرسەتی هەیە ئەگەر ئەگەر ڕاستە فرسەتی هەیە بۆ سەرکەوتن سەرکەوتنەکەی بە چ مقیاسێک بپێوین بە چ معیارێک بیپێوین ینی باسەکە لەسەر ئەوەیە منیش و تۆ شۆوانشی کە متابعی ئەم دۆخەی ئێرانەکەن و ئێستا جۆرێکە کە لە حاڵی ئێستاە لەم تەوازن قیوایی ئێستا لەم بڵین هاوسەنگی هێزەیە کە ئێستا لە ئێرانە مەوجودە شۆڕشێک ئەگەر بەرپا بە جمهوری ئیسلامی ئێران بڕوخێ بەدیلەکەی ئەوەی کە دێتە جێگای ئەوانە دەم و دەست بەداخەوە ئەو ئامادەیە نییە کە حکوومەتێکی کارگەری بێ دەسەڵاتێکی کارگەری بێ لانی کەم من وای نبینم بەرحاڵ ئەوەی کە ئامادە بێ هەر ئێستا جێگەی ئەمە بگرێتەوە دەسەڵاتی شورایش دەسەڵاتی جەماوەرە دەسەڵاتی خەڵکە بەڵام ئەوەی کە شوراچیەکە بۆ خۆی هێشتا معلوم نییە لەوانەیە شورا دابنی زۆر شورا دروست بووە لە جوڵانەوەی کۆمونیستیوانەیە زۆر جا زۆر ڕاستڕەو بوو شوراکانی سەرەتای شۆڕشی 1970 شۆڕشی رووسیا لە بیدایەتەوە خەریک بە شەفەکانە بە پاڵە کردە دەرەوە یان دێو جاسوسی ئەڵمانیان ئاوا بۆ شوراکان دواتر تەحولی بەسەر هاتبوو بەشێکی تر هەر خودی ئەوەی کە بڵێ حکوومەتی شورایمە جوابی هەموو شتێک ناداتەوە سەرنجام ئەم شورایە چی ئەکا لە ئابووری چی ئەکات و ئەوانە ئەوە مەسەلەکەی بەڵام ئەگەر وایە ئێمە سەرکەوتنی چەپ لەم جوڵانەوەی سۆسیالیستی لەم دۆخەی ئێستاە لە ڕوتی ئەم ڕاپەڕینە بە چی بپێوین کام میلاکەیە کام پێوانەیە کە ئەتوانێت بە ئێمە بڵێ سەرکەوتون یاخود سەر نەکەوت لە پێشدا ئەو پرسیارە گشتەی کە ئایا ئالتەرناتیوی کۆمونیستی و سۆسیالیستی لە کۆمەلگای ئێرانە لە دڵی ئەم ئاڵوگۆڕەی کە بەڕێوەیە ئایا شانسی سەرکەوتنی هەیە بە نظرم شانسی هەیە تایبەت ئەگەر شانسی سەرکەوتنی نەبووە پێما بێ هەرمون و تۆی کۆمونیست و چەپیژەم بەرنامەشمان داناناجا ئەگەر وایە بەڕات پێمان وایە ئەو ئیمکانە هەیە بۆ نە لە ڕووی ئارەزوەکانمانەوە بەڕاستی هەر وتمان بەپێی وجودی پێگەیەکی کۆمەڵایەتی بەهێز کە چینی کرێکاری ئێران و هەموو ئەو متحدانی ئەون بەڕاستی خوازیاری ئەوان نەتەنیا هەرخوازیاری ئەوەن جمهوری ئیسلامی وەک ڕژیمێکی سەرمایەداری هات بڕوە ئەیانەوێت بە ڕۆشنی ئەونیان موسیبەت دیوە بەدەست هەڵاواردنی چینایەتی هەڵاواردنی چودانم جنسی هەڵاواردنی فەرهەنگی سیاسی تەبعیز و نابەرابەریەکانی کە هەم پێشووتر لە ڕژیمی سەڵتەنەتا دیوانەوێت ڕژیمێکی بورژوایی لە چاو جمهوری ئیسلامی زاهرەن مدرن و ئەمڕۆیی بوو بەو ڕازی نەبوون دواتر ڕژیمی جمهوری ئیسلامی 44 ساڵ بەم کۆنەپەرستیە بێوێنێ و بەم هاریە هاتوۆتە مەیدان ئەڵئان بەشی زۆری ئەو کۆمەلگایە نەفقەت چینی کرێکارەکەی بەو نەتیجە گەیشتووە ئەمە جواب ناداتەوە و ئەوە بووە بە وشیاریەک ئاگاهیەک بەتایبەت لە نێو چینی کرێکارە و بەشی مەحروم و زەحمەتێشی ئەو کۆمەلگایە کە بەڕاستی سەرمایەداری و باڵە جۆراوە جۆرەکانی جوابگۆی خاست و ویست و باشتربوونی ژیان و ڕەفاه و ئازادی ئەو کۆمەلگایانین ئەخە تەمەشاکەن هەر لە ئۆپۆزیسیۆنەکەیە مەشرەت و خواز و سەڵتەنە تەڵەبەکان هەن کە کوڕی محەممەد ڕەزا پاهلەوی زاهرەن نوێنەرایەتیانەکە دەیەوە ئیدامەی ڕژیمەکەی پێشووە لەم لاوە ماوەیەکی زۆر جریاناتی ملی ئیسلامی ئیسلاح تەڵەب لە نێو خودی جمهوری ئیسلامیا بوو نزیک 30 ساڵ عمریان بۆ جمهوری ئیسلامی دروست کرد کە گویا باشتریەکەن کە گویا ئەم نظامە سیاسیە بە لەحاظی اقتصادیش بە لەحاظی فەرهەنگیش بە لەحاظی حەوانەوە لەگەڵ خەڵک باشترەکەن بە هیچ دەرچوو دەنەچم منزورمەیە بڵێم باڵی جمهوری خوازەکەی
نمونەی بەرزەستەکان مصدقە و ملیبوونی نەوتە ئەمانە بووە بە تەجربە و وشیاری لەو کۆمەلگایدا ئەوە جریانی ئیسلامیە بۆ ئیسلامی سیاسیە بێرە گەیشتووە ئەمانە بەشێکی زۆر تەجربە کراون و وشیاری و ئاگاهیەک لەم بابەتەوە بەوجود هاتووە کارکردیان لە خۆیان نیشانداوە غەیرەزەوەی وتما قبەت ئەو ڕەوتە سۆسیالیستی و چەپەش لەم 44 ساڵەیە بە هەموو کەم و کۆڕیەکانەوە کاری کردووە ئالان ئالم لەحظەدا بەڕاستی هێشتا کوونێ ئالتەرناتیڤەکەی دەستباڵای نییە هێشتا کوونێ وەکو ڕاهبەریەکی ڕادیکاڵی حتا بەرەی ڕادیکاڵ و چەپەکە ئالان لەم ئەو هێژمنیەی بەدەست نەهێناوە بەڵام هەموو کەس تەمەشای هەرم لە دەیمانگی 96ەوە کە 5 ساڵەوە پێش بوو تا ئەم 4 مانگەی تەمەشاکەی تەندەنسی چەپگەرایی و ڕادیکال قەویە دەنچەوە کۆمەکە کابەوەی ئالتەرناتیڤێکی کۆمۆنیستی و سۆسیالیستی جێپێی محکەم بێ و ئەو وەختە چاولەوە بکە بڵێ ناتەواویەکانم چییە کەم و کوورەکانم چییە بەلحازی سیاسی بەلحازی سازمانی بەلحازی تەشکیلاتی بەلحازی کۆکردنەوەی هێزی خۆ لەم بابەتانەوە بەڕاستی کەم و کوڕی ئێجگار زۆرن لە منە پرسی لە ڕاستیانە عاقبەت ئەم ئالتەرناتیڤی سۆسیالیستی و چەپە تەحەزب و حزبی زۆر پڕقودرەت پڕنفوز بەلحازی سیاسی بەلحازی تەشکیلاتی ساحب ئوفقێکی زۆر جێکەوتوو لە نێو کۆمەلگاکاوێ ئێمە جملە وەختی خۆی حزبی کۆمونیست کاریگەریمان بۆ دروست کردەوە ئێستاش حزبی کۆمونیست کاریگەری حکومەتیس بۆ ئەوە تەلاشەکەین بەڵامەونە واقعبین هەین ئێشتا نەکەوتونێتە موقعیەتێکە هێژمۆنی و ئۆتۆریتەی سیاسی ئێمە لە نێو چ بزوتنەوەی کرێکاری یا لە بزوتنەوەی سۆسیالیستێکە لەوێن بە تەواوەتی ببێتە تاقانە دەستباڵای پیدا کە بێ ئەبێ بۆ تێبکۆشین بۆ حەول بدەین تەواوی تەلاش و فعالیتەکانی سیاسی تەبلیغی سازمانی کۆکردنەوەی هێز بەحاڵ لە نێو قوتبی چەپ و سۆسیالیستیە بۆ ئەوە هەیە دەنچە من پێما بێ شانس هەیە ئیمکان و پێگەی کۆمەڵایەتیەکەی هەیە بۆ بەرحاڵ لەعین حاڵا مەحدودیت و کەم و کۆڕیش زۆرە بە نظرم ئەوەیە الان لەسەر لە بەرابەر ئێمە قەراری گرتووە حەولدان بۆ پڕکردنەوەی بۆ شایەکانە هەر لەم 4-5 ساڵش کاتۆتە پێشە بە نظرم هەرە و قوتبی چەپ و سۆسیالیستیە بە دەرەجەیەک بەعزە برینێکی ساڕش کردوێتەوە بەعزە ناتەواویەک سەعیەکە پڕی بکاتەوە بەڵام ئێشتا و لەم 4 مانگەی کە ڕوویدا لە ئاستی پێویستە نەبوو ئێماڵانە بینین هەرم لەم بەرەی چەپ و سۆسیالیستی لە نێو کۆمەلگاکە لە نێو چینی کرێکار ئاگوزارێ لە نێو ژنان و لاوانە ئاگوزارێ هەر لەم خەبان لە گەڕەکەکان ئاگوزارێ بەڕاستی تەندەنسی چەپبوون زۆرە ڕەهبەرانی محەلیشیان هەیە حرەکەتە سازمانەدەن بەڵام ئێشتا کوونێ وا بەرز بێتەوە وەکو ڕەهبەریەکی ڕادیکاڵی جێکەوتوتر ئەگەر حتا کولی ئێران نەگرێتە پێش بەرحاڵ لە مەحافزێکە لە مەناتقێکە لە بەشێکی مهمی بزوتنەوەی کرێکاریە ئێشتا کوونێمە کاریەوێ تەلاشێوێ من وا چاوەڕوانەکەم کەمە ئەتوانێ پڕ بێتەوە لەعین حاڵایمە ڕقیبانێکی سەرسەختیشمانەیە لە مقابلمانە ئالتەرناتیڤێکی ڕاستی کە هەفتەی پێشوو قسەمان لێکرد ئەوش بە ئوفەقی خۆی بە سیاسەتی خۆی بە سنەتی خۆی بە ئیمکاناتی ماڵی و ڕەسانەی خۆی و حتا بە پشتیوانانی جیهانیەکیش هەیە ئەوانیش جێگاوشوێنی کۆمەڵایەتی خۆیانیان هەیە ئەوان باشە ڕەحمان من ئەوەشمان بیرە ئەوانە مانعن لە بەرابەر ئەوانشمان بیرە ئێمە وەختی خۆشی کاتی زووتریش کە قسە لەسەر ڕاپەڕین و شۆڕژ لە ئێران ناکراوە هەمیشە وتومان ڕەنگە ڕاپەڕین و شۆڕژ یا ڕەنگە شۆڕژ لە ئێرانە بە ڕووخانی جمهوری ئیسلامی دەست پێ بکە نەک بۆ کۆتایی پێبێ و ئێستاش من پێم وایە کە ئەم واقعەتە ممکنە لە ئێرانە ڕاست بێ و شۆڕشە واقعی کە ئێمە مانان ئەمانەوێ و شۆڕشە کۆمەڵایەتیە کە سەر تاپای کۆمەلگا هەڵگیڕێتەوە سەر و بنکات و قسادەکەی بکات بە قسادێکی سۆشیالیستی و لە بندەستی جەماوەرە و خەڵک خاوەنی کۆنتترۆل بن بەسەر ژیانی خۆیانەوە ئەوانە ئەمە ممکنە لە پاش جمهوری ئیسلامی ئێرانی دەست پێ بکە هەر بەو دەلیلەیە من ئەڵێم پێوانەکانی چێ ئێمە لە چ موقعیتەکبی دەنی ئەگەر بۆ نمونە لە دوای ڕووخانی و ڕۆژەی کە دوایەوە جمهوری ئیسلامی ئێرانە ڕووخێ ئێمە لە شوێ بین ئەبێ ئەتوانین بڵین سەرکەوتنمان بەدەستێناوە ئەگەر مەسەلەن بە فەرزی حاڵکە ئێمە نەتوانین دەسەڵات بەدەستێمەوە نەبێت دەسەڵات نەگرین ئایا
بۆ نمونە شوراکانمان دروست کردبێت لە بەعزێ جێگایە توانای کۆنتترۆلی کارگەکانمان بێت و کە توانای کۆنتترۆلی گەرەکەکانمان بێ ئەمە ئەەکەین بە پێوانە یاخودەوەی مەسەلەن ئەو شتانەی کە ئەمانەوێت لە ڕاپەڕینەکەی بوو بێ بە شیعاری وردی سەرزمانی خەڵک کامەیە ئەو بیلاکانی کە پێوین بەڵام بە کورتی جوابم بیتەوە ڕەحمان کە منە بێت چینە پرسیاری تریش بەڵام ئەوڵین هەنگاوی زۆر مهم جارە هەر خودی ڕوخاندنی جمهوری ئیسلامیە ئەوی ژەوەیە ڕوخانی جمهوری ئیسلامی لەلایەن ئالتەرناتیوی چەپ و سۆسیالیستی ئەو ئێبتکارەکەی بگرێ بەدەستەوە ئەو ڕاهبەری حتا ڕوخاندنی سەرنگونی بێ ئەگەر سەرنگونکردنی جمهوری ئیسلامی بە پلان و تەرحی ڕاستەکان بڕواتە پێشەوە با لەستاوە پێت بڵم بە نەزرم ئەوان شانسیان زیاترە بێ ئالتەرناتیوی خۆشیاندا بمەدرێن ئەگەر ئالتەرناتیوی چەپ و سۆسیالیستی بتوانێت ئەوە ئامادەگی خۆی لە نێو چینی کرێکار لە نێو ژنان لە نێو لاوان لە گەڕەکەکان لە شارەکان بەدەست بێنێ دقیقاً بە ئوفق و سیاست و تەرح و پلاتفۆرمی ئەو بڕاتە پێشێت دەی ئیمکانیشمان پێدایترە وەختە ئالتەرناتیوەکەی خۆمان جیا بکەین ئەڵی شاخسەکانی چییە مەسەڵەن ئەگەر لە چینی کرێکارەوە دەست پێ بکەمەڵانەوە هەفتەی ئایندا لە بەرنامەی ئایندەمانە زیاتر قسەی لەکەین ئەویش وایە لەم پرۆسەدا یەک هەر ئەوەی جمهوری ئیسلامی ئەبێ بڕوخێ ببێ ئەوەی مەجال بدرێ ئالتەرناتیوی ڕاست بەحاڵ ساحەکە پڕکاتەوە ئەوە تەقابل لەگەڵەوە کرابێ شعار و خواستی ڕادیکاڵێک کە لە دەرونی چینی کرێکار و ئازادی خوازانە دێن ئازادی بەرابەری ئیدارەی شوورایی حکوومەتی شوورایی ڕەفا سەعادەت بۆ ئەو جامعە لابردنی هەر چەشنە هەڵاواردنێکی ملی مەسەبی جنسی ئەمانە ئایا جێگیر ئەبێت بە لەحازی وە سیاسیەکەی بەلحازی سازمانی ئایا لانیکەم لە بەشایەکی ئێمە پێڵین تەعین کنەندە نازانم کوردەکەین بە ئاسانی بوون دیاری کەر یاخود لە نێو چینی کرێکاری ئێران بە تایبەت لە مەراکزی گەورەی ئەوەدا ئایا ئیدارەی شوورایی و خودی شوراکان دێنە مەدان تازە شوراکان بە قەولی تۆش لە این حالا بە سیاستێکی ڕادیکالەوە بێن شوراتوانە سیاستی کۆنەپەرستانشی بێ ڕاستەکەی بەستگی بۆیە کام میل لە نێویە ئایا ئەوە دێ نەکتەنیا لە نێو چینی کرێکارانە هەر ئەلان لە ئێستاش و لە ئایندەی ئاڵوگۆڕەکانی ئێران جنبشی ژنان جنبشی ئازادی ژن هەمیشە ئێمە وتمانە نەقشێکی زۆر تەعین کنەندەیە بێ تا ئێستاش تەندنسێکی نوێخواز ئازادی خواست نوعێک ڕۆنسانسی زدی ئیسلامی زدی مەسەبی لە خۆی نیشان داوە ئایا ئەوە تەبدیلە بێ بە وشیارەکی سۆسیالیستی حتا لە نێو بزوتنەوەی ناڵم هەمووی لانیکەم هێزێکی قەوی نێو حتا و بزوتنەوەی ژنان بێ هاوقەدەم بێ لەگەڵ ئەو مەیلی سۆسیالیستی نێوچنی کرێکار لە نێو لاواندا من مەسەنەگە هەرە و مساڵی ناڵم قەرینە سازی بکەین بینین ئێمە شۆڕشی ئۆکتۆبر وەختە حزبێکی قەوی بوو حزبی بۆڵشویک بوو بە شعاری نان سڵح زەوی خۆت لە من باشترە زانی دەی سڵحی بۆەوەت بەشی زۆری سەربازانی لەگەڵ بکەوێ ئایا عاقبەت ئەم هێزی چەپ و سۆسیالیستی و بەتایبەت حزبێکە بەرجەستە بێتەوە ئەتوانێت کارێ بکە بەحاڵ ئەم بزوتنەوەی بەهێزی ژنان ئەساسەن لە چوارچێوەی هێژمەنی سۆسیالیستیا بێتە مەدان یا لاوان هەروە ئەو وەختە مەسەڵەن وتیان زەوی لەبەرەوە بوو جوتیارەکان لانیکەم بێن هاوپشتی لەگەڵ حزبی بۆڵشویک و لەگەڵ چینی کرێکاری پترۆگراد و مۆسکۆ بکەن و شۆڕشەکان بەسەرنجام گەێن و ئەوە دەنەچە من پێما بێ بە لەحازی سیاسی ئەگەر ئەم ئوفقی سۆسیالیستی زاڵ بێ بە دوای ڕوخانی جمهوری ئیسلامی ئەو قسەی تۆ زۆر دروستە لە ئەدەبیاتی کۆمونیزم کاریگەری و شخصی مەسئول حکومەت شاوتووە دقن شۆڕشی واقعی لە وەختەوە دەست پێکا کە جمهوری ئیسلامی ڕۆخات چونکی ئەم جمهوری ئیسلامی مانەوەی و مۆتەکەیەکە پەردەیەکی خسوالعان ڕاست و چەپ بەنەوەیەک هاوسویان هەیە بۆ سەرنگون کردنەکەی بە نەمانی ئەو ئیتە وەختە منفعەتە جیاوازەکانی بزوتنەوە جیاوازەکان چینە جیاوازەکان زیاتر بەرجەستا بێتەوە چینی کرێکار و هاو پشتیوانەی و کۆمونیستەکان لە ڕاستە ئەو وەختە زۆر ڕۆشنتر بە پلاتفۆرمی خۆیان بە کارکردی پراتیکی خۆیان ئەمەلی خۆیان و بە سازمان دروستکردنی تایبەتی خۆیان سازمانی جەماوەری و بە تایبەت شوراکان ئەمانە ئەو شاخصانە بن کە مەجال دەن بۆ ئەوەی تۆ بڕۆی ئەوەی پێڵی ئالتەرناتیوی سۆسیالیستی و ئازادی خوازانە دابمەزنێنی بەنەزانم ئەوە زمینەکەی هەیە بەڵام کاری زۆریەوێ کاری زۆری بێت چونکی ئەلان کەم و کوڕی زۆرە چونکی ئەلان ناتەواوی زۆرە ئەو ئستبداد و اختناقەیە
ئیجازە نادا بەڕەوتی چەپ و سۆسیالیستی بە ئەندازەی کافی ئیبرازی وجود بکە. ڕاستەکان لەو بابەتەوە مەجالی ئیبرازی وجودیان زیاترە. نەبێگومان وایە هەر ئێستای بینیە تا مەسەلەی حکمی ئەعدامەکان دەتا کارگەر بێت و کەسێکی زەحمەت چێژ بێت و نانپایەکەری ماڵەوە بێت و ئەوانە سلیبریتی نەبێت زۆر ئاسان ئەتوانن ئەعدامی کەن، بەڵام وەختێک دێتە سەر سلیبریتیەکان پاش ماوەیەک ئازادیانەکەن لە زیندان و ئەشیانکەن بە ئایکۆن. ئێستا مەجموعەیشان کردووە بە ئایکۆن، ئەمانە سەرنجام ممکنە ببن بە هێز و توانا بۆ ڕەوتی ڕاستڕەوی کۆمەڵگە. ینی هەتا لە سەرکوتەکەشیا جمهوری ئیسلامی ئێران وانە عادل بێ، لە سەرکوتەکەشیا ناعادلانەیە و هیچ سەرکوتەکەی خۆی سەرکوتێکی وەحشیانە و دڕندانەیە. وەڵام لەوەشە معلومەکە سەرمایەداری و بەتەنانەت ڕژێمێکی هاری وەکو جمهوری ئیسلامیش هەمووان وەکو یەک سەرکوت ناکە. ئەوەی کە جێگا شوێنێکی وا دیارەکە باڵای هەیە لە ناوچینی باڵا دەستەوەوانەیە کەمتر کەوێتە بەر پەلامار و دڕندەیەکە کارگەر و خەڵکی ڕەنجەرەکەونە بەرەو پەلامارە. بەرحاڵ کەمێک باسی فاکتەری یاریدەدەرەکان و چاڵنجە گەورەکانیشمان کرد، بەڵام پێم خۆشە بە مشەخەسی لەسەر ئەمە قسە بکەین، بیری بینەرانیش بێنمەوە کە ئەتوانن کۆمنتەکانی خۆیان بنووسن. ئێمە ئەم چارەکەمان داناوە بۆ وەڵامدانەوە بە کۆمنتەکانی ئەوان. تەنها تا ئێستا یەک کۆمنت هاتووە کە هاوڕێک نردوێتی حتمما برایم حەیدەری ئەڵێ لەو دەرفەتەی کە بەرهێزی چەپ زۆر ئامادەی ئەم مەیدانە نییە، پێتان وایە درێژەخەیان بوونی جوڵانەوە ئەتوانێت دەرفەتێک بێت. ئەمە پرسیارێکی زۆر وەجیهە، ئایا درێژە کێشانی ئەم جوڵانەوەی ئەتوانێت یاری دەدەربێ بێنە سەرەوە؟ ئایا ئەمە فاکتەرێکی یاری دەدەرە؟ ئەوەی کە ئێستا ئێمە دۆخێکمان توش هاتووە لە ئێرانەوە هەوانەکە عینەن نازانم لە زمانی هەندێک لە بڵین تیوریسیەنەکانیش وەکو گرامشیڵێن ئەڵێن قەیران هەر ئەمەیە کە ئەوەی ڕابردوو ناتوانێت بەردەوام بێ، ئەوەی تازەش ناتوانێت لە دایک بێ. ئێمە کەوتوینەتە دۆخێکی ئاواوە ئێستا لە ئێرانە کە باڵانسێک دروست بووە کە بە جۆرێک هەستەکەی ئەم وەزعیەتی بڵێن پەلامار و چوونە پێشەوە هاتنە دواوە و ئەم زەد و خوردەی لە بینی خەڵکو و ڕژێما هەیە ماوەیەکی دوور و درێژتە درێژە ئاکێشێ. ینی ئەم وەزعیەتی معارەزە و ئۆپۆزیسیۆن و ڕاپەڕینەکە بە معنە بۆتە حاڵەتێک لە حاڵەتەکانی ژیان لە ئێرانە خەریکە وای لێدێ ئەمە درێژا کێشێ. ئایا ئەمە فاکتەرێکی یاری دەدەرە یاخود دەبێتە چاڵنجێک لە بەردەم جوڵانەوەی چەپ و سۆشیالیستیە بۆ سەرخستنی بەرنامەی خۆی؟ من پێش وەڵام بەم پرسیارە کە پرسیارێکی منیش پێم وایە گرنگە ئەوە بڵێم بە نظرم شتێکە ئالتەرناتیوی چەپ و سۆسیالیستی لە کۆمەلگای ئێران وانە ئەبێ بە سەر یازاڵ بێ خۆ دەستی کەمگرتنە چ وەکو بزوتنەوەی چەپ و سۆسیالیستی و حزبەکانی تاقبەت لە حزبیەوەمەوە گرتووە تا سازمان و ئەحزابی دیگە خۆیان بە چەپ و سۆسیالیست زانن خارج لەوەی تعبیریان هەرچێک بێ. تاریخەن ئالتەرناتیوی چەپ و سۆسیالیستی خۆی دەستی کەم گرتووە وەکو بازیگەرێکی سەحنا خۆی بە ساحەبی جامعەکە بزانە بڵێ بابا بەرئەساسی ئەم جێو شوێنە کۆمەڵایەتەی کە هەیە ئەو بەرهەقبوونەی کە چینی کرێکار لە خواست و داخوازی هەیەی تا هەموو بەشەکانی مەحرومی جامعەکە لەم 44 ساڵەیە لە خەباتا بوون ئەو بێتە مەیدان و ببێ بازیگەر و هدایەتی ئەم تەحولاتە بگرێ بەدەستەوە. بەنظرم ئەوە هەم لە نێو ڕابەران و پێشڕەوانی کارگەری، ڕابەران و پێشڕەوانی سۆسیالیست و پێشڕەو لە زانکۆکان، لە نێو هەر بەشێکی دیکەی ژنان ئازادی خوازان تا ئەگەڕێتەوە سەر خودی ئەحزابی کۆمۆنیستی وەکومە بە دەرەجەیە دەستی کەمگرتن. ئەوەی ئەمە با پێ بڵم پێڵین جۆنیۆریزم ئەوە بووە بەنظرم بەتایبەت ساڵی 79 یەکێ لە عاملەکان بوو. دەنا هەموو کە زانێت کارگەرانی ناوت ئەو وەختە نەخشێکی زۆر تەعین کونەندەیان بوو لە ڕوخانی ڕژیمی سەڵتەنەتە، بەڵام بەو پێ مدعی نەبوون کە بەرحاڵ ئیدارەی کۆمەلگا قایەتە نەبێ بەدەست چینی کرێکارەوە بۆ هەر سازمانی بۆ دروست نەکرد بوو، حزبی بۆ دروست نەکرد بوو، پلاسفۆرمیشی بۆی نەبوو، وانە بوو کە زگماک گویان نەیانەزانی. دەنەسە بە نەزەمە ئەمە خاڵێکی مهمە کە قوتبی چەپ و سۆسیالیستی ئێستای کۆمەلگای ئێران خۆی وەک بازیگەرێکی سەحنا و بەرهەق بزانێ. تۆ بینی عاقبەت ڕاستەکان کە هەفتەی پێش و تەمەشامان کرد لە مەشروتە خوازیەوە تا جمهوری خوازیەوە بە قەولی تا باسی دەوڵەتی دەرتەبعیدیانەکەن و باسی قانون ئەساسیەکەکەن و خۆیان زاهرەن وەکو عینەکەن لە سوورەتێکە
لە پرۆسەی خەباتێکی پراوپڕی 44 ساڵی گوزەشتا ئەتوانین لەحزە بە لەحزەی تەمەشا بکەین بەڕاستی وەک ئەوەی پیاڵەن خەبات تێ هەڵچوون لەگەڵ جمهوری ئیسلامی نە مەشروطی خواز نە جمهوری خواز نە ئیسلاح خواز هەموو ئەوانە نەتەنیا جێگا و شوێنێکی جدیان نەبووە لە زۆر جیان مانع بوون لە بەرابەر بوون و پێشگاڵتیان بە شۆش و ڕاپەڕی نەکردووە کەلیمەی شۆڕش تا پێشم داوای ئیسلاح چوارمان پێشمان پێش و ئەتواخەن جێگای شۆخیان بووە ئەڵان هەموو خۆی پێوە هەڵەواسن خۆیان بە لە ڕزا پەهلەوی کە ڕۆژی خۆی لە دەورانی شەڕی ئێران و عێراق نامەی بە خومینیەدا ئیجازەم پێ بدەن بێن ببم بە خەلبان بچم لە شەڕی میهنەی بەرابەر بە سەدام حوسێن ڕاوەستم ولا دە ساڵی ئەوڵی عمریشیانە لە هیچ کە تۆ مەشرێت و خوازی نبینی حتا حرەکەتێکیان بێ لە خارج لە داخل ئەو ڕاهاتون وەک منەڵم جارێ ڕابەران و پێش ڕەوانی کاریگەری و کۆمۆنیست فعالین کۆمۆنیست لە داخل تا ئێمەی ئەحزابی چەپ و کۆمۆنیستی و ئەجم لە حیزبەکە ئێمە بۆ نابێ زۆر بەرهەقتر صاحب پلاتفۆرمە هەیە بەرنامە هەیە تاکتیکە هەیە بە نظرم سازمان شکۆلەیە گەورەش هەیە بەرهەقتر بینە مەدان بڵێن ئایندەی ڕووخاندنی جمهوری ئیسلامی و ئایندەی ئەم تەحولاتە پشت بەسوو بە چینی کرێکار و زەحمەتکێشان و ئەحزابی چەپ و سۆسیالیستیە بێ شکڵ گرێبەوەی ئالتەرناتیڤە کەشمەجێ ئەمە نکتەیەکێتی نکتەی تری ئەم خاڵی تری کاڵی ئایام ئەوزاعی نەوەگاوا تێگە مەڵام مەسەلەن لە 2 هەفتەی گوزەشتە لە 3 هەفتەی گوزەشتە بە نسبەت 2 مانگ لەوە پێش نوعێک ئارامیەک بەسەر تەزاوراتەکان و ئەترازەکانە بەوجود هاتووە کە من هیچ بە نیشانەی پاشەکشەی نازانم بیعە پێم وابێ عاقبەت بەڵام ئەگەر کەسێکیش ئەو تەوەهمەی بوو بێ ئەو لێکدانەوەی بوو بێ جمهوری ئیسلامیەکی هار وەک بە قەولی ئەڵەن وەک ئەژدیهای حەوسەر کە ئەرتەشێکی زل و زەبناحی هەیە و گوێ لە مستی نە لە ئەمریکایە و نە دەوڵەتانی دیکەیە و بە حاڵاقبە وەکو ئەرتەشی مسر نییە جوابی ئۆباما بداتەوە ئەوە ئەی خاتە گیانی خەڵک سوپای پاسدارانەکەی بەسی جەکەی دەم و دەستگای ئیداری و دەوڵەتەکەی پرۆپاگەندی کەسیفە مەسەبی و حوزەی ئەلمیەکەی هەیە ئەگە کەسێک پیوا بێ بە 4-5 مانگ بە ئاسانی ئەتوانی ئێشتا کوێ جمهوری ئیسلامی بڕۆخێنی بە نەزەرم ئەوان لە تەوەهمدا بوون میتوان بە وەختیەوێ درێژا بێتەوە ئەوزا ئایا درێژە بوونەوەی عمری جمهوری ئیسلامی بە قازانجە نامن بە قازانجی نبینم بەڵامی تر شتێکێت تۆ خارج لێ مەسەلە ئەوەیە ئەو خارج لە ئێرادی تۆیە ئەو وەختەش خەبال لە دژی ڕژیمی سەڵتەنەت کە زۆر بێبنەماتر بوو بە نظرم بە ئەندازەی ڕژیمی جمهوری ئیسلامی ئەو ئەژدیهای حوسەرە نەبوو بەرحاڵ ئەو پیچی دەگەی ئەمینە بوو 12 مانگی خان ئەگەر یەک ساڵی تەواوی خان من پێم وابێ ئەم درێژەبوونە بە لەحازێکەوە نامن بە مثبەتی نبینەوە درێژەبوونەوەی عمری جمهوری ئیسلامی کرد عمری جمهوری ئیسلامی هەر ڕۆژێکی بەرحاڵ مصیبەتە بۆ ئەو خەڵکە بەڵام قسە ئەوەیە خارج لەوە فعلا وا دیارە ئیدامەی هەیە لێرەدا وەختە ئێمەی هێز چەپ و سۆسیالیست فعالین و پێشڕەوانی کاریگەری فعالینی کۆمۆنیست لە داخل لەم هەلو مەرجەدا چۆن کە دەورەیەکی شۆڕش جێرانەدا چۆن کەڵە گوەرەگرین بۆ ڕێکخراوتر بوون متشکلتر بوون متحەزبتر بوون جێخستنی زیاتری پلتفۆرمی سیاسیمان تاکتیکی سیاسیمان چۆن حولەدەین بۆ هەڵپێکاندنی ئەو هێزی جەماوەری ئازادی خواست بەرابەری خواست لە نێو کارگاکان و کارخانەکان تا گەڕەکەکان تا شارەکان تا ئەوە ئەم هێزە زیاتر بە بەرچاوڕۆشنی بێنی نەمەدان منەڵان وا ئەبینم لە ئایندەیەکی نزیکە جارێکی دیکە هەڵستانە بێتەوە جارێکی دیکە تەقینەوەیەکی گەورەی کۆمەڵایەتی خەباتکاران نابێتەوە ئەم جار کە دینەوە مەدان یعنی ئێمەی ڕابەران و پێشڕەوانی کاریگەری تا فعالینی کۆمۆنیستی گەڕک و شار و دانشگا و نێو ژنان ئەبێ بە ئامادەگیەکی زیاترەوە ئەبێ بە بەرچاوڕۆشنیە ئەبێ ڕێکخراوتر حتا ئەو کمیتەی گەڕەکانەی هەن ئەبێ لە ئاستی ئێستا نەبێت سەدحی کاریان و پراتیکیان ڕێک و پێکتر ساحب بەرنامەتر لە دانشگاکان هەروە لە مەراکزی کاروە ئامادەکیەکی زیاتر بۆ ئەو کۆبوونەوە گشتیەکان و شوڕاکان بەوجود هاتبێ دەنەچە منەڵێم ئەم ئەوزاعاکە ئاوا درێژاچە مەزورمە بێ نابێ ئینسان ئێمە فارسێکی پێڵی نابێت نەزارەگەربی نابێت چاوەڕوان بی دەنەچێت ئەلان مەسەلەن هەر ئەم دەورە لەم شرایطی کە ئێستاتیان محکەمکردنەوەی ئەو سەدحە لە ڕێکخرا و سازمان بوون لە نێو کارخانە تا گەڕک تا دانشگا تا ناژنان بەوجاتەوە ئەلان ڕێک و پێککردیان سازماندانیان پەرە پێدانیان مەسەلەن کمیتەی گەڕەکەکان
بەسەر ئامادەگی پیداکردن بۆ کۆبوونەوە گشتیەکان و مەجموعی عمومیەکان لە کارخانەکان و لە نێو دانشگاکان و لە هەر جەیەکی دیکە دروستکردنی شەبەکەهای مبارزاتی بینی فعالین و ڕەهبەرانی کاریگەری لەگەڵ یەکتری و حتا لەگەڵ ڕەهبەران و فعالینی مبارزاتی گەڕەکەکان و جەماوەری ئەگەر ئەم کارانە بچێتە دەستوری فعالینی پێشڕە و کۆمۆنیست لە محل و حتا ئێمە وەکو ئەحزابی چەپ و کۆمۆنیست بۆ وشیارتر بوون متحدتر بوون متشەکلتر بوون سازماندراوتر بوون ئەتوانێت کۆمەکە بۆ ئەوەی ئالتەرناتیوی چەپ و سۆسیالیستی ڕێکخراوتر سازماندراوتر و بە ئامادەگیەوە ئەمجار بێتەوە مەیدان ئەم جارە بووین 100 ئامادەگیمان بوو لە زۆر جای هێشتا کوونە ئامادەگی بوو ئەمجار ئایا ئەتوانین بە ئامادەگیەکی سیاسی و سازمانی زیاترەوە لە جەرگەی ئەم ڕووداوانە نەقش ببین ئەگەر وا بکەین بەڵێ ئەتوانێ کۆمەک بکە بە بەرجەستەبوونەوەی ئالتەرناتیوی سۆسیالیستی کە زۆر پێویستە بەرجەستەتر بێتەوە نەخشێکی هێژمۆنیک پەیدا بکە. دەستخۆش زۆر باشە من لەم باسانەیە ئەوەشم هاتیینە سەر ئەوەش کە ئەرکەدەم و دەستەکانی ڕۆتی سۆشیالیستی چییە کەمێکت باس کرد بەڵام شتی تر ماوە جگەلەوانی کە قسە لەسەرکردن لەسەر دروستکردنی کۆمیتەی گەڕەکەکان و پێکێنانی ئەوانە من هەستەکەم لە دەرەوەی وڵات ئەم چەپە دەستی ئاوەڵاترە کراوەترە ئەو دروستکردنی بۆ نمونە ئەم تۆڕانەی وەکو شورای هاوکاری هێزە چەپەکانی هێزە چەپ و سۆسیالیستەکانی ئێران و شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکان چەپ و کۆمونیستەکانی ئێران و کۆزە چەپ و کۆمونیستەکانی کوردستان ئەمانە دوو تەشکیلە و دوو پێک هاتن کە بە ئاراستەی یەکخستنی ئەم ڕێزی جوڵانەوە چونکە حقەتەکەی ئەوەیە من لە قسەکانیشە فرسەت نەبوو ئەو ئاماژە بۆ بدەین پێم وایە کە ئەم جوڵانەوەیە کە خۆی بە جوڵانەوەی کۆمونیستێزانە لە ناوەوە ئێستا ڕیزەکانی چۆتە ناو یەکەوە تێکەڵ بوون لەگەڵ یەکە لەسەر جادە و لەوانە پێکەوە کارەکەن بەڵام هەستەکەی دووبارە لە دەروەوەی وڵاتە ئەم ڕیزانە بەو ئەندازەیە یەکانگیر نەبوونەتەوە بۆ ئەندازە پێکەوە کاری نەبووە مەسلەی ئەو ینی باسەکرێ قسەی لەسەرکرێ بەڵام هێشتا نەچۆتە قاڵبێکی زۆر دروستەوە جگە لەم دوو نمونەی کە ئاماژەمان پێدا ئەمە یەکێک نییە لە ئەرکە دەم و دەستەکان کە هەرچی زیاتر و هەرچی بکرێەوە چۆنی بکرێت ئەم هێزانە کۆ بکرێنەوە لە لێشی بڵێ پێکهاتەی فراوانترە دەم و دەستی بۆ بگرێ دەرەوەی وڵات زۆر مهمە ئاستی بینەرمێلی و فعالیەتی وا ئێمە هەمیشە و دایم وتمانە مهمە وەز لەگەڵ ناوخۆی ئێران زۆر بەیەکەوە گرێدراون و زۆر تەسیری دوولانەیان لەسەر یەکتری هەیە دەورانێک بوو تۆ بۆ خۆت شاهدی ساڵەکانی 2000 و پێش ئەوە حتا ئێمە وەکو کۆمونیزمی کاریگەری و حزبی کۆمونیست کاریگەری ئەو وەختەی کە بەحاڵ ئارامەیەکی زیاتر لە نێو خۆی دی ئێرانیش و خارجێک شوە لە نێو ئۆپۆسیۆنەکەی بوو بەڕاستەکی بە بەرجەستەگیەکی زیاترەوە مەیدانی خەبات لە دەرەوەی وڵات چالاک کرابەوە لە دژی جمهوری ئیسلامی نمونەی بەرجەستەکەی لە کۆنفرانسی بەرلینا بوو بەحاڵ ئەڵان چ مشکلاتێک دوایی هاتۆتە پێشەوە خودی کۆمونیزم کاریگەری و ئێمە ئەوەمان بەو ڕێکوپێکیەی جارانەی دامەداوە بەجێی خۆی بەڵام منیش پێم وابێ مەدانی خەبات لە دەرە بەڕووی چەپ و سۆسیالیستەکاری ئێرانە زۆر کراوەتەوە ئەو ئەندازەی پێویست بێ ئیستفادەی لێ ناکرێت بەشێکی هەنگاو هەڵێنانی بە ئەسپایە لە بینی ئەم شوڕای هاوکاری نیرۆکانی چەپ و کۆمونیستی بە تایبەت سەراسەری ئەویش بەشێک ئێمە بۆ خۆمان حزبێکین کە لە نێو ئەم شوڕای هاوکاری نیروهای چەپ و کۆمونیست هەین حتا لەسەری بۆ ئاستی دەرەوەی وڵاتی لە منە پرسی کەماکان ئەو خۆ بەدەستی کەمگرتنە بێ ئێبتکار بوون و بەرحاڵ ئەمە خۆی نیشانەدا با من ئەوە بڵێم مەسەلە هەرەوە نییە شەش جەریان پلاتفۆرمەکەیان بکەن بە یەک لە خارجێک شۆر و ئاکسیۆنەکانی مشترک بە یەکەوە دانێنوانە هەم ئەم شەش جەریانە من ئاگادارم تەک تەکمان لە قەدیم و ئێستاش کۆڵک ئەتوانێت پەیوەندی لەگەڵ مثلەن لە ئاستی بینەملەلی لەگەڵ ڕێکخراوە کرێکاریەکان ببن ئەڵان ڕەفۆرمیستن هەرچێکن لەگەڵ ڕێکخراوە کرێکاریەکان بن لەگەڵ نەهادە خۆخی ئینسان پارێزەکان بن لەگەڵ توزانم حتا جریاناتێکە خۆیان بە چەپ و سۆسیالیست بە هەر تعبیرێک لە ئەوروپا زانن بەڵام زدیە لەگەڵ ئیسلامی سیاسی زدیە لەگەڵ جمهوری ئیسلامی بە وەزیفەی خۆیان نەزانن بە تایبەت لەم چوارمانگی ڕابردووە سەمپاتێکی گەورەیان بەرابەر بەم خۆشانە جەماوەریەی ئێران پیدا کرد مثلا لەم ئاستانەدا ئەکرێ کار بکرێ هەر حزبە خۆی بەجیا و هەر
شورای هەمکاریەکیش لەم ئاسە بە نظرم کارانە ئێشتا ناکرێت بۆیە بەرهەمی کەمترە میژەوە بڵێم ڕەحمان ئەم چەپە ئەتوانێت زمانی کارگەری ئێران بێت لە دەروێ وڵات بۆ ڕەوابەتکردن لەگەڵ یەکە ئەتوانێت نوێنەرایەتی ژنانی ئێران کە لە دەروێ وڵات نازانم بۆ چیە بێ مەجموعەیەک لە ڕۆشن بیران و سیلبرێتیەکان و ئەوانە بتوانن نوێنەرایەتی ژنانی ئێران بکەن و خۆیان بکەن بەدەم ڕاست و خۆیان بکەن بە قسەکەری ئەم جوڵانەیە بەڵام کۆمونیستێکە چلو ئەوە نە ساڵەیە ناتوانێت ئەم کارە بکە ینی بۆ بێ ئەم ژنەی ئەمریکا مەسیحی عەلی نەژاد بتوانێت دابنیشێ لەگەڵ ماکرۆ ناو قسە لەسەر ئایندەی ئێران کاتوانە بەڵام فعالینی ژنانی کۆمونیست نتوانن لە مستەوای بنازانم کە دۆخەکە ڕێگەیان پێ نەدا بەڵام مەسیحی عەلی نەژاد لە قەسری ئیلیزیە مەسەلەن جێگەیەکرێتەوە سوڕاوانی چەپ و کۆمونیستی ئەمە توانن لە ناوەندە فیمینیستیە زۆر پێشڕەوەکانی غەربە جێگەی خۆیان بکەنەوە بۆچی ئەبێت بەسەلەن خوێندکاران و بڵێن خوێندکارانی ئێرانەوانەی لە دانیشگاکانان نوێنەرەکانیان لێرە ئەو خوێندکارانی کە هاتوونەتە دەرەوە بەشێکیان لە ناو زانکۆکانات چەبوون و کۆمونیست بوو بۆ ناتوانن ئێستا نوێنەرایەتیان بکەن بە بڕاون هەموو ئەمانە ئەم چەپە ئەوەی توێڵی خۆی بەکەم نەگرێت توانێت نوێنەرایەتی هەموو توێژانە بکە بە ناوی هەمویانەوە قسە بکەن و ئەشکاڵ فۆنکسیۆن و ناوەندی جۆر بە جۆر پێک بێنێ بۆ گەیاندنی دەنگی ئەمانە بۆ کۆکردنەوەی کۆمەک و پشتیوانی بۆیان و هەر ئەمە کاریگەریە بێ لە ناوە هەر ئەمە ئەتوانێت تەسیری بێ لە ناوە و هەر ئەمە توانێت جوڵانەوەی ناوە بێتە پێشەوە ئەگەر نا ڕەحمان لە مەسیری کارکردنەکانە لە مەسیری ئەم بڵێن جوڵانەوەیە کە ئەچێتە پێشەوە بەو درێژبوونەوەی ئەم دۆخە چەپەکان کاری خوانەکەم وڵام خۆڕاستیش نەوەستاوە ئیمکانی هەیە هەتاکو شعار و دروشمی وەکو ئازادی بەرابەریەکەشت لێ زەوت بکەنەوە ئێستا شعار بەیە بۆ کورد بەلوچ ئازادی و بەرابەری ئازاد بەرابەریەکان کرد بە بەرابەری قەومی ئەسڵەن لەو بەرابەریە کە بڕوامان پێێتی کۆمونیستەکان و سۆسیالیستەکان و کارگەر لە پشتیوەتی لەوەیان لەو ناوەرەکە شۆڕژێڕی داتەکەنن ینی خودی دروشمەکانی ژەتوانن بەلا ڕێابەر منیش ئەواڵم ئەوەڵین خاڵ ئەوەیە باسمان کرد خودی جریانەتی چەپ و سۆسیالیزم بە هەر تعبیرە کوێنە ئایا ئەو ئەعتماد بە نەفسە ئەو ئیدعایە کە ئەوان بازیگەری سەحنەی ئاڵوگۆڕەکانی ئێران و ئەد جملە لە دەرەوەژە بێ نوێنەراتی بکرێ من باڵ بڵم ئەلهەق مەسەلەن لە 15 ساڵی گوزەشتەیە ئێمە وەکو جریانی کۆمونیزم کاریگەری حتا بە شێک دیکە لە جریانەتی شەپ ئەوەی خاص و ویسەکانی کرێکارانی ئێران بەرزکەنەوە ئاکسیۆن و ئەترازە بە پشتیوانی ئەوانیان بێ لە عەلی ئەمانە کراون بەڵام ناتەواون ئەمە بە تایبەت لە دەورەی تازەیە کاری زیاترێ ئەوڵین خاڵەوەیە ئایا ئەوەی ئەعتماد بە نەفسە ئایا ڕەتبوون لەو جۆنیۆریزمە بە وجود دێ لە نێو عقبەت جریاناتی چاپ سۆسیالیست کە بە قەوری تۆ لە دەرەوەی وڵات ئیمکان پیداکەن ئەگەر ئەوە بە وجود بێ ئەو تەوەقع مەترحکەن بڵێ ئێتر مەیدانەکە چۆڵ نابێ بۆ جریاناتی ڕاست بە نظرم زۆرێک لە فعالینی کۆمونیستی ژنان هەر لە دەرەوە هەن زۆرێک لە فعالینی کاریگەری خۆیان بە چەپ و سۆسیالیست و کۆمونیزم ئێمە وەکە حزابی چەپ و سۆسیالیستین لە پەیوەند لەگەڵ ڕێکخراوە کرێکاری ئیتحادیە کرێکاریەکانی ئەم وڵاتانە ڕێکخراوە مدافعی زۆر کاری دیکە لە ئێبتکارات دەکرێت مەسەلەن ئەجملە مێدیای قەویترت دەوێت معلومە وڵاتانی ئوروپایی و ئەمریکا و عەرەبستان و ئەو جۆرە پۆڵ و مێدیادەن بۆ ڕاستەکان بەتوێ نادەن ئایا خودیان قوتبی چەپ و سۆسیالیستە نەهایەتە ناتوانێت بە ئیمکاناتی خۆی مێدیای قەویتری دروست کرد بێ پێی متکی ببێ هەرەوە چێرە و شخصیەتەکانی ئێبتکاراتی زیاتر بەخەردن ئەی بۆ وەختی خۆی ئێمەی کۆمونیزم کاریگەریمان توانی مبتەکری کۆنفرانسی بەرلین بین جمهوری ئیسلامی و سەدا و سیماکەشی مەجبور بوو بڵاوی کاتەوە پوڵێکی زۆریشی ناویست ئێبتکاری ویست ئیرادەیە ویست خەتێکی جەهەتێکی دروستی لەو نوع کارانە ئەتوانە بکرێ و بەڕ ئێمە بەش بە حاڵی خۆمان بۆی تێکۆشین کافی نەبووە بەڵام جنبەیەکی دیکە هەیە لە مقایسە لەگەڵ ڕاستەکانە خوب ڕاستەکان بە تۆری واقعی ئەوە تا هەرم چێهرانەی نێوێنەی لە ڕزا پالەویەوە تا مەسیحی عەلی نەژاد تا عەلی کەریمی فوتباڵیست حتا تا ڕاستەکانی ناسیۆنالیستی کوردستان وەکو ئەمساڵی خالیدی عەزیزی و موحتەدیوانە ڕەسانەکانی بۆرژوایی ئەمپریالیستی ڕەسانەکانی فارسی زمان ئەمانە زۆر حەولەدەن گەورەیان کەنەوە ئیمکانات و پوڵشان پێدەن یەک شت هەیە لەم 4 مانگەدا شتێک جێی داخە ئەویژەوەیە دەرەوەی وڵات
ڕاستەکان زیاتر مەداندار دەرەوەی وڵات زیاتر ئەوان فەزایان گرتووە بەدەستەوە بەنظرم بەبێ ئەم عادلەیە بگۆڕدرێ من ناڵێم وای لێ دێت دەرەوەی وڵات ویژەگی های خۆیە وا لێ دەوێت کە بەرحاڵا خبەت کولەن ڕاستەکان لە دەرەوەی وڵات منزەویکردن ناکرێن هەن نیرویان هەیە پوڵ و ئیمکاناتیان هەیە ڕسانیان هەیە ئەم دەوڵەتانە کۆمەکیانەکەن شوعرای فریوکارانەی پەرچەم و ئەوانەشیان هەیە بەڵام چەپ و سوسیالیزم بە پەرچەمی سوورەکەی و بە ئازادی بەرابەرەکەی بە قەولی تۆ ئیتر قەومینەکەن و لە دەستی دەرنێنن زۆر ئەتوانێت بەرجەستەتر بە تایبەت لە ئاستی نێونەتەوەی دەرکەوێت بە نەزانم نەقشە و پلان و کاری زیاتری هەم لە ئێمە کۆمۆنیستەکان و ئەحزابی چەپ و سوسیالیستیوێت لە زۆرێک لە فعالین و ڕاهبەران و پێشڕەوانی کاریگەری و ژنان و ئەوانە کە لە دەرەی وڵاتن ئەوێ ئەمە جوزێوانەیە بێ تەلاشی بۆ بکرێ ئێمە بەش بە حالی خۆمان بۆی تێکۆشین بزانین چەند ناتوانین و پێم وابێ بە دەرەجەیەکیش بتوانین هەنگاوی مثبت هەڵگری زۆر باشە زۆر سپاس ڕەحمان دەستی خۆش بێت بەرحاڵ وەک قسەمان لێ کرد و بڵێ بڕیارمان لەسەر نەدا بڵام باسێکمان کرد هەفتەی داهاتوو ئەگەری ئەوە هەیە بەرنامەکەمان ڕۆژێک پێشتر پێشکەش بکرێەوە بووتێ من خۆم زۆرتر تەرەفدار و لایەنگری ئەوە مێدەوارم ڕێگەت بۆ ڕێگری بۆ دروست نەبێ و هەفتەی داهاتوو سەبارەت بەو باسە قسە بکەین کە پێشنیارم کرد ئەویش ڕۆڵ و جێگا و شوێنی چینی کارگەرە لە ڕاپەڕینی ئێستای ئێرانە پێم وایە ڕۆژێ پێشتر ئەتوانین بێ ڕۆژی چوارشەمە بێ هەفتەی داهاتوو بەرنامەکەمان من ئیتر بە بەرنامەکە تەواوکەین و بوو بە ساعاتێک و 5 بەرحاڵ دەستە خۆش بە سەرباریەوەی کە مەژغوڵی تو سەفەری باسەکەم زۆر مەمنوندا بە بەرنامەکە و هاتی زۆر بەسڵاوی دووبارە بۆ بینەر و بیسەری بەرنامەکەمان زۆر باش زۆر چاکەکەوا بێ بە ماڵاویش لە بینەران بکەین ئازیزان و خۆشەویستان بینەری بەرنامەی ڕووداوەکانی هەفتە بوون من و ڕەحمان حسێنزادە پێشکەشیەوەی ئازیزمان کردم بەرنامەیە بەردەوامە هەفتەی داهاتوو قسە و باسمان سەبارەت بە جێگا شوێنی چینی کارگەرە لە جوڵانە و ڕاپەڕینی ئێستای ئێرانە بینەری بەرنامەکانمان بن کەناڵی هیوا سەبسکرایب بکەن لینکی ئەم بەرنامەیە لە ڕێگەی یوتیوبەوە لە سوسیال میدیای خۆتان بڵاو بکەنەوە و دوست و ئاشنانی پێ ئاشنا بکەن و کارێک بکەین کە ئەم بەرنامەیە زۆرترین بینەر بتوانن بینەری بن بەرحاڵ تەنها کۆمنتێک هەبوو هی هاوڕێبراهیم جوابماندایەوە بە ئەندازەی پێویست بڵام لە بەرنامەکانی داهاتووە ئەکرێ تەنانەت کۆمنتەکان و سەرنجەکان پێشوەختیش بنێرنێ بە تایبەتی کە مۆزۆئی بەرنامەکە دیارە بێ دەستان خۆش بێ سپاس تا ئێستا لەگەڵمان بوون بە ئومێدەوەی شەوێک یا ڕۆژێکی خۆشتان بێت تا بەرنامەیەکی تر بە شادی و کامەرایینتان ئەستێت زۆر سپاس ڕەحمان